دیارە دۆخی ژن هەمیشە پەیوەستە بە دۆخە گشتێکەوە. دۆخی گشتی چۆن بێ لەو مووقعەیە لەو شوێنەیە بێگومان دۆخی ژنانیش ئەبێتە بەشێک لەو دۆخە گشتیە. لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی کە دۆخەکان نائارام بوون، دۆخی سیاسی، دۆخی ئابووری، ئەمانە ڕەهەندەکانی تر، لەبەر ئەوە کۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە ئاسایی نەبوو. بێگومان کاتێک کە دۆخی گشتی باش نەبێ ژنان دوو ئەوەندەیان بەرئەکەوێ. بۆیە لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەو قەیرانە سیاسیانەوە بە تایبەتیش ئەو قەیرانە ئابووریە قورسەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە دەسەڵاتی سیاسی نەیتوانیوە خزمەتگوزاریەکان بۆ تاکەکانی کۆمەڵگا دابین بکە، لێرەیە بێگومان دۆخی ژن باش نابێت. ئەگەرچی ئێمە لە هەرێمی کوردستانە وەکو ئامار لەبەر ئەوەی کە دامەزراوەی تایبەتمەندمان نییە بە ئامار و ئامارەکان شتی ڕۆتینین کە ئەتوانم بڵێم دەقیق نییە و ورد نییە، تەنانەت بەڕێوبەرایەتەکانی توندوتیژی کە ساڵانە ئامارەکان ئەخەنە ڕوو ئەتوانم بڵێم دەقیق نییە، چونکە زۆرێک لە توندوتیژەکان تەنانەت ناگاتە ئەو دامەزراوانەش، بۆیە لە ڕووی ئاماریەوە ناتوانین بیخەینە ڕوو لەبەرەوەی ئاماری دەقیقمان لەلا نییە. بەڵام بەشێوە گشتێکی ئەیبینین و وەکو ئەوەی کە وەکو ڕێکخراوەکان ئیش ئەەکەین و کەیسی جۆرا و زۆر ڕوومانتی ئەەکە، لەبەر ئەوەی کە بڵێن قەیرانەکان زۆر و قوڵ بوون، ئەتوانم بڵێم توندوتیژەکانیش زیایان کردووە بە شێوەیەکی گشتی بۆ هەردوو ڕەگەز، نەکەر بۆ ڕەگەزی ژن. ئەوەی کە ئەبینرێت هەستەکەین ساڵ بە ساڵ توندوتیژی لە هەرێمی کوردستانە فراوانتر ئەبێ و زیاتر ئەبێ، بۆ لەبەر ئەوەی قەیرانەکان و کێشەکان قوڵتر ئەبن و زیاتر ئەبن. طبعاً بەرپرسی یەکەم لەمە ئەتوانین بڵین دەسەڵاتی سیاسیە، چونکە کاتێکە دەسەڵاتی سیاسی نەیتوانی ئارامی سیاسی، ئارامی ئابووری، ئارامی کۆمەڵایەتی، ئارامەکانی تر دابین بکات بۆ تاکەکانی کۆمەڵگا، بێگومان تاکەکانی کۆمەڵگا هەموو ڕوبەڕووی ئەو توندوتیژیە ئەبنەوانێ. طبعاً ئەتوانین بڵێن ڕێکخراوەکان ڕۆڵێکی ئیجابیان هەبوو بە شێوە گشتێکەی کە ئەوەی کە لە هۆشیارکردنەوەی ئافرەتان، لە بەدەمەوەبوونی ئافرەتان، ئێمە ڕێکخراوەکەی خۆمان کە وەکو بەرنامەی و پلانی تایبەت بە خۆمان بۆ خزمەتکردن بە بوارە جۆر بە جۆرەکانی ژنان کە لە بواری هۆشیاری و ڕۆشنبیرکردنی ئافرەتان کە چۆن وەکو تاکێکی سەرکەوتوو لە ناو کۆمەڵگەیە ڕۆڵی خۆی ببینێت بە هاوکاری و تەبایی لەگەڵ هاوشانەکەی کە براکانن لە کۆمەڵگەیە، و هەروەها لە ڕووی ئابووری کە چۆن هانی ئافرەتان بدەین کە ببێتە خاوەن ئابووری خۆی کە تا بتوانێت هاوکار بێ و پشتیوان بێ بۆ بەڕێوەبردننی خێزانەکەی. لە ڕاستیە هۆکارەکانی بەرزبوونەوەی توندوتیژی کۆمەڵێ فاکتەر هەیە. یەکێک لە فاکتەرەکان دەتوانم بڵێم ڕاگەیاندنەکانە بەداخەوە. ڕاگەیاندن ڕۆڵی ئیجابی هەیە لە ئاراستەکردنی کۆمەڵگایە، بە هەمان شێوە ڕۆڵی سلبیشی هەیە ئەگەر بە ئاراستەکەی تەندروست نەبێ. ئێمە ڕاگەیاندنەکان لە چەند ڕوویەکەوانێ ئەتوانم بڵێم کەم تەرخەم بوون و ڕۆڵی سلبیان هەبووە. یەکەم ڕووماڵکردنی زۆر قەزەی هەستیار کە ئەو قەزیانە بەڕاستی ئەبێت، یعنی هەمیشە ئەگەر هەش بێ ئەو تەرویجەی پێ نەدرێ، بۆ ئەوەی مەسەلەن بۆ نمونە دیمەنەکانی توندوتیژی و کوشتن نابێ ئەو دیمەنانە بخرێتە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنەوە. ئەمە بوارێکە کە ئەتوانم بڵێم ڕاگەیاندنەکان ڕۆڵی سلبیان لەو بوارەیە هەبووە کە دیمەنی مەترسیدار کە ئەیخاتە ناو ڕاگەیاندنەوە بێگومان ئەچێتە هەموو ماڵێکەوانێ وەکو بڵێ توندوتیژی تەطبیع ئەکاتەوە. ئەمە لەلایەکی ترەوە وێنای ئافرەت کە لە ڕاگەیاندنەکانەوە دەرئەکەوێ، وێنای ئافرەت وەکو کائینێکی بەهێزی بەتوانای کە ڕۆڵێکی گەورەی هەیە لە کۆمەڵگایە، وێنای ئافرەت واناکە وەکو کاڵایەکی بازرگانی ئافرەت ئەخاتە ڕوو، ئافرەت لە ڕێکلامە بازرگانیەکانە ئەخاتە ڕوو، کە ئەمەش لە زیاتی ئەوەی پلەی و شەئنی ئافرەت بەرز کاتەوانێ وێنەی ئافرەت دوا ئەخاتە ڕوو کە تەنها بۆ کاڵاو بۆ وەکوڵێت تەرویج پێدان و بۆ کاڵای بەکارهێنانەتی وەکو کاڵایەکی بازرگانی کە ئەمەش بەڕاستی ڕۆڵێکی سلبیە. ساڵی 2022 وەکو هاوشێوەی ساڵەکانی دیکە پڕبوو لە توندوتیژی، پڕبوو لە کێشە و گیر و گرفت و بربەست
لە بەردەم ژنانە ئیترەمە چ بۆ ژنانی نوخبە ڕاستە چ بۆ کۆی گشتی ژنانی هەرێمی کوردستان ڕاستە لەبەروی ئامارەکان پێمانەڵێ و هەواڵ و با بڵین تونوتیژیەکان پێمانەڵێن کە ڕۆژ بە ڕۆژ کێشەی ژنان لە زیادبوونایە تونوتیژیەکان بەرامبەر بە ژنان لە زیادبوونایە بەداخەوە ڕێژەی کوشتنیش بۆ ئەم ساڵی 2022 لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵم ڕێژێکی ترسناک بوو لەبەرەوەی ڕۆژ نەبوو گوێمان لە هەواڵی لەو شێوەیە نەبێت کە ژنێک خۆی کوش خۆی سووتان چوزانم کوشتیان تونوتیژیان بەرامبەر بە کرد ئەمە بێگومان بۆ هەرێمی کوردستان نامۆ نییە بۆ ئەم بابەتە و بۆ ئەم پرسە گەرمەش بەجددی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستەی باشی هەبێت لەبەرەوەی کە بابەتێکە پێویستی بە پشتگیری حکوومەتە بەڕاستی نەک کارێکی تەنها ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی بێ لەبەری ڕاستە ئەمانە بەتایبەت بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی جێگە دەستیان دیار بووە بەردەوام ئیشی باشیان کردو بۆ هۆشیاری بەرامبەر بە ژنان و بەدەنگەوە هاتنی ئەو ژنانی کە تونوتیژیان بەرامبەرەکرێت و بە حکومیەوەی کە ڕۆژانە بە هێڵە گەرمەکەیان 119 بەردەوام پەیوەندیان پێوەکرێ بۆ بەهاناوە چوونیان بەڵام ئیشکردنە جددیەکەوەیە کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستەی باشی هەبێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان نبینینەوە کەسانی کە ژنێکە کوژن تونوتیژی بەرامبەر بە ژنەکەن بە سزای عادلی خۆیان بگەن یعنی ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی تونوتیژی بەرامبەر بە ژنان کاتێکە تۆ ژنێک تونوتیژی بەرامەیان ئەیکوژی دەبێت بکوژەکەی بە سزای خۆی بگات تاکو ئەم جۆرە تونوتیژیانە جارێکی تو دووبارە نەبێتەوە هەڵوێستی ژنان بۆ ئەم پرسا ئەتوانم بڵم ئەو ژنانی نخبان ئەو ژنانی کە لە کار ڕێکخراوی کارەکەن ئەو ژنانی کە بە هاوپەیمانی لە هەرێمی کوردستان پێکەوە کارەکەن هەڵوێستی جدیان هەبووە بەردەوام لەسەر خەت بوون بۆەوەی کە هۆشیاری زیاتر بڵاو بکەنەوە ئەو کەسانی کە کەیسێکی بڵین بە شێوازێک لە شێوازەکان کوشتن هەبوو بێ یاخۆت سووتان هەبوو بێ هاتوونەتە سەرخەت ئیشی جدیشیان کردووە بەڵام ئەمە وەکو پێم وتی بە هەڵوێستی تەنها ژنان ناکرێت لەبەرەوەی ئەبینی لە ئێستاە خۆی ئەو ژنانش کە کاری ڕێکخراوەیی و بۆ بزوتنەوەی ئازادی خوازی ژنان کارەکەن ئەوانیش جارێکی تر بەردەوام فشاریان لەسەرا بەردەوام تونوتیژیان بەرامبەرەکرێت لە ڕێگەی سۆشیال میدیاوە بێ لە ڕێگەی چوزانم بە شێوێ لە شێوەکان ئەگەر بەتایبەت لە سۆشیال میدیا ئەونەی قسە و چاو لەسەر ژنانی چالاکەوان و ئازادی خوازانە پێم وابێ چاو لەسەر هیچ نخبەیەکی تر نییە بێگومان لە هەرێمی کوردستان ئەوە ئاشکرایەکە هەموو دەستگا میدیایەکان هەیکەلی پیاو بەڕێوەیە بە و بەعقلەتی پیاو سالارانە کارەکەن بەداخەوە هیچ بەرپرسێکی ژن لە دەستگا میدیاکانە نبینی کە ئەمەش بۆ خۆ جارێکی تر هۆکارە لەبەرەوەی تۆ کاتێکەچی بۆ بەرنامەیەک راپۆرتێک هەواڵێک ئەیگەێنی تۆ ناو دەستگا میدیایەکەت ئەگەر بێت و ژنێک تەحلیلی ئەم جۆرە هەواڵە بە شێوازێکی تر بگەێنێ بە هاوڵاتیان ڕەنگە ژنەکە بارز نەکا بۆی کە ببێتەوە قوربانی جارێکی تر بۆ کۆمەڵگا بەڵام دەبینی لە هەرێمی کوردستان لە سۆشیال میدیاوە بیگرا لە دەستگا میدیایەکانەوە بیگرا ئەمەنەی ترشوخوێ ئەکەن بە کەیسا تونوتیژیەکانی ژنان هیچ چاویان لەسەر قەزی ڕاستەقینەکە نییە بۆیە هیوادارم هەرێمی کوردستان بۆ ساڵی 2023 دەستگا میدیایەکانی بە شێوازێک کار بکات کە لە پێناو ئاشتی و ئاشتەوایی خێزان و کۆمەڵگا بێ بەتایبەت لە ناوانە مەسەلە و پرسەکانی ژنان